هەر لەسەر پرسی جەنگی رووسیا و ئۆکرانیا دەمێنینەوە و زیاتر دەوەستین گفتوگوی زیاتر دەکەین بە میوانداری بەڕێز تەیمور دویدار چاودێری سیاسی کە بەڕێزیان ڕاستە و خۆ لە ڕێگەی سکایپەوە لە مۆسکۆ لەگەڵمان دەبن. بەڕێز تەیمور شەوتان باش، سپاس بۆی کە ئامادەن لەگەڵمان. بەوە دەست پێکەم جەنگی رووسیا و ئۆکرانیا تاکەی بەردەوام دەبێ و تاکەی درێژە دەکێشێت. ئەم پرسیارێکی قۆرسە لە هەمانکەتدا شۆکێکیشە. جەنگەکە بەردەوام دەبێت، جەنگی رووسیا ئۆکرانیا بەردەوام دەبێت تاوەکو ئەو کاتەی کە دانوستانەکانیش هەبن. ئێمە پێمان وایەکەوە ئەمە دوای کۆنتڕۆلکردنی دۆخەکە دەبێت لە ڕۆژهەڵاتی ئۆکرانیا لە هەمانکاتدا لە ناوچەی دۆنباس لە کالا لۆگانسک و دۆنێسک پێک دێت. کێ دەتوانێت ئەم جەنگە بوەستێنێت؟ ئەم جەنگە دەوەستێت؟ ئەوەی کە دەتوانێت جەنگ بوەستێنێ هەردوو لایانی جەنگەکەن، لایانی رووسیا و لایانی ئۆکرانیا. رووسیا دەتوانێت، ئۆکرانیاش دەتوانێت، بەڵام پێویستی بە کاتی هەیە ئامانجەکان. ئایا ئامانجەکان تا چەند دەپێکرێت؟ بریتە لە کۆنتڕۆلکردنی تەواوی ناوچەی دۆنباس لۆگانس و دۆنێستک. ئەم کاتە بڕیا لەسەر وەستای جەنگەکەدا. ئایا دوورخستنەوەی هێزەکانی ئۆکرانیا تا چەند دوور دەخرێنەوە لەم ناوچەنە؟ دەتوانەکانی ئۆکرانیا تا چەندەن و سەرکردایەتی ئۆکرانیا لە کیێڤ ئەوانیش ئایا دەتوانن ملکەتی بڕیارەکان ببن؟ ئایا ملکەتی واقعەکە دەبن و جەنگ دەوەستێنش؟ ئەمەش پرسیارێکی دیکەیە. ئایا ئەوان خۆیان لەوە دەپارێزن کە دەوڵەتی ئۆکرانیا لەلایەن چوو بپارێزن؟ ئەمە پرسیارەکەیە. بەڵام هەمیشە رووسیا تەکید لەلایەنی سێم ئەکاتەوە بۆ بەردەوامی جەنگەکە بە دیاریکراوی ئەویش ئەمریکایە کە دەڵێت ئەو ڕێگە نادات ئۆکرانیا بێتە ژەرباری داواکاریەکانی رووسیا و جەنگەکە بوەستێت. بەڕێز ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا گرنگی بە هەردەوامی گرنگی دەدات کە ئەم جەنگە بەردەوام بێت بە ئامانجی خۆی بۆ ئەوەی کە رووسیا ماندوو بکات لە ڕووی ئابووری و سەربازیەوە. ئەگەرچی رووسیا نەیدەویست، ئەمەی نەدەویست لە سەرەتای ئەم جەنگەوە ئەم بابەتەی نەدەویست و داوای لە وڵاتانی ڕۆژئاوا دەکرد رووسیا کە جارێکی دیکە پەیکەربەندی ئەمن و ئاسایش لە ئەوروپا دابڕێژرێتەوە. ئەمە داواکاری رووسیا بوو، بەڵام وڵاتانی ڕۆژئاوا ئەمە ڕەتیان کردەوە. وڵاتانی ئەوروپا، وڵاتانی ئەندامی ناتۆ ئەم داواکاریەی رووسیان ڕەت کردەوە. ئەمریکا ڕەتی کردەوە. لە هەمان کاتدا دەبینین هێزێکی زیاتر کۆکراوەتەوە لە هێزەکانی ئۆکرانیا لە ناوچەکەدا کە ئامادەن بۆ کۆنتڕۆلکردنی دوو دەوڵەتی دیکە، دوو ناوچەی دیکە کە ئەوان ئێستا لە ئۆکرانیا جیابوونەتەوە، لۆگانسک و دۆنێستکە. ئۆکرانیا هێزی زیاتری کۆکردێتەوە. ئەمە بەلای رووسیا ئەمە دەوڵەتن. ئەگەرچی دانوستانێکی زۆر هەبووە لە چەندین ساڵی ڕابردوودا بە ناوی ڕێکەوتنی مینسک کە لە پایتەختی بێلاڕووس لە مینسک واژۆ کرا. بۆیە بابەتەکە درێژ خایەنە، درێژ خایەن دەبێت لە هەمان کاتدا نەبوونی ملکەچیەک لەلایەن کیێڤەوە و جێبەجێکردنی داواکاریەکانی کرێمن لەلایەن وڵاتانی ڕۆژئاواوە ئۆکرانیا بەکار دەهێنرێت وەکو شەڕی باوەکارێتی پێکرێت. ئەمە وای کردووە ئەم کارە ساتەی لێ بکەوێتەوە کە قوربانیەکەی گەلی رووسیا و ئۆکرانیا لە هەمان کاتدا بەڕاستی ئەوانە هەردووچیان تێکەڵاو یەکترین یەکگەلن رووسیا و ئۆکرانیا. دەوترێ رووسیا لەم جەنگەدا شکستی هێناوە. ئایا ئەمە ڕاستە؟ رووسیا بەشێکی خاچی ئۆکرانیای کۆنتڕۆڵ کردووە. جگە لە ناوچەی دۆنباس، رووسیا ناوچەی دیکەی لە ژاپۆرۆژیا لە باشووری ڕۆژهەڵاتی ئۆکرانی ئەم ناوچەی کۆنتڕۆڵ کردووە. لە هەمان کاتدا نیمچە دوورگی قرمیشی کۆنتڕۆڵ کردووە هە لە ساڵی 2014ەوە. بۆیە رووسیا ئەم ناوچانەی کۆنتڕۆڵ کردووە. ئەم ناوچانە ئێستا تێدا باڵا دەستە.
ئەم ناوچانەی کە ئەمانە کە کۆنتترۆل کراون درامەتێکی سروشتی و کانزایی ئابووری زۆری تێدا هەیە کە دەتوانین بڵێن لە سەدا 60 داهاتی ئۆکرانیا دەبێت لە درامەت و کانزای سروشتی و لە خاچی کشت و کاڵی پێک دێنێتە ئەم ناوچەی کە رووسیا کۆنتترۆلی کردووە. رووسیا نەیدەویستکەوە هەموو ئۆکرانیا کۆنتترۆل بکاتە. من وەکو خۆم هەموو کشە دەمگوت ئەو جەنگی کە رووسیا بەرپای کردووە لە ئۆکرانیا کاتێکە لە شوباتی ساڵی ڕابردوو دەستی پێکرد کە ئەو هێزەی کە رووسیا تاوەکو ئێستا بەردەوامی هەبووە بەس نەبووە بۆ ئەوەی کەوە ئەم جەنگە زیاتر و زیاتر درێژەی پێ بدرێت. باش دەمەوێت باس لە لێککەوتە و کاریگەریەکانی ئەو جەنگە بکەین هەم لەسەر رووسیا ئۆکرانیا کە بۆ خۆتەزانی ژێرخانی ئابووری کراوەتە ئامانج و وڵاتانی ئەوروپاش کە ئێستا بەدەست کەمی وزەوە بەشێکیان دەتوانین بڵین دەناڵێنن. بەڵێ نازانم پێم نییە کاتمان نازانم چەند کاتم هەیە بەڵام زۆر بە کورتی قسە دەکەم سزاکانی وڵاتانی ڕۆژئاوا دەژی رووسیا وڵاتانی ڕۆژئاوا سەرەتا ئەو جوڵانەی رووسیان بەڕاستی چاوەڕێن نەکرابوو بۆ ئەوان لە ڕووی سەربازیەوە پێمان وایە کە کلملینیش لە هەمان کادا ئەویش چاوەڕوان نەکرابوو بۆ ئەوانیشکەوە ئەم هەموو سزانە بەسەر رووسیا دەسەپێنێت بۆ هەردوو لە چاوەڕوان نەکرابوو بەڕاستی بابەتی سزاکان و کاردانەوەکان بۆیە سزاکانی وڵاتانی ڕۆژئاوا وای کردووە بەڕاستی 3000 کۆمپانیای بیانی کە لە کار خراون ئەمە بێکاری دروست کردووە لە رووسیا بە ملیۆنان کەس بێکار بوون بۆی پەککەوتنی ئەم کارگانەوە بۆ نمونە باسی کەم بۆ نمونە لە 12 بەندەرەوە 12 بەندەری رووسیاوە سێیان تەنها پرۆژەی تێدا هەیە ئەمە بۆی کێشەی لۆجیستیەوەیە کە کاڵاکان وەکو پێویست ناگەن بەم بەندەرانەوە لە هەمان کاتدا ئەمە دەرهاوشتەیە ئەم دەرهاوێشتەکان دەریان خست دەرکەوتکەوە دەرهاوشتەکان کاری گەرن بوون دەرفەتی دیکەیان ڕەخساندووە بۆ وڵاتانی دیکە بۆ رووسیا کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا چین تورکیا لە هەمان کاتدا کە کاڵای دیکە بۆ بازاری رووسیا هەناردە بکەن بۆ ئەوەی کەوە بە هەمان شێوە بۆ ئۆکرانیاش بەداخێکی زۆرەوە کاریگەری و کاداناوەکان ئەویش ئەگەرچی وڵاتی ئێمەیە بەرانی ئێمە بەڕاستی ژێرخانی ئەوانش وێران بووە وڵات وێران بووە ئۆکرانیا وێران بووە بۆیە ئەمە کاریگەری جەنگەکەیە لەسەر هەردوو لایەن وڵاتانی ڕۆژئاواش بەڕاستی ئەوانیشن تووشی پوکانەوەی ئابووری هاتوون لێکەوتەکانی زۆر نەرێنی دەبن لەسەر جیهان بەگشتی. بەڕێز تەیموور دوودار چاودێری سیاسی لە مۆسکۆوە گەلێک سوپاس.